رمضان مانجی ئارامگریە پێغەمبەری خوا فەرمی ڕەمەضان شەهر الصەبر مانجێکە کە مرۆڤەکان تیایدا فێری دان بە خۆداگرتن دەبن، فێرە بن ئارامگر بن، خۆڕاگر بن، سەنگەر بەرنەدەن لە چاکەکاریە. چونکە ئەسەوم نصف الصەبر ڕۆژوو خۆی بۆ خۆی نیوەی ئارامگری لە مرۆڤ دروست دەکا. جا ئەمە ڕۆژێک بێ، ئەی 2 ڕۆژ، ئەی 3 ڕۆژ، هەتا مانگەکە بەو جۆرە تەواو دەبێ. ئەگەر ئارامگر نەبێت چۆن يدع طعامه من أجلي يدع شرابه من أجلي يدع شهوته من أجلي. خوا فەرمی سەرتاسەری ڕۆژ خۆی دوور دەگرێت لە خراپە و تاوان و حتا لە خۆراکەکەی خۆیشی لە خواردنەوە ئاوەکەشی لە پێناوی منە، خۆی دوور دەگرێت لە حەز و ئارەزوە نابەجەکانی لە پێناوی منە. الصبر ضیاء آخر لەبەر ئەوەیە کە ئارامگری هەم ڕووناکی و مەشخەڵی ڕێ و ڕێی تاریکت بۆ ڕوونەکاتەوە بەرچاو ڕوونت دەکات. تەنها دوو شت هەیە ئەجرەکەی کەس نایزانێ ئیلا ئەڵڵا نەبێ، ئەویش هەردووکی ئێستایە، سەبر و صەوم. إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. پاداشتی ئارامگران خوا نەبێ کەس نایزانێ و بێشمارە، و پاشداشتی ڕۆژوش و ئەنە ئەزیبی، خوا خۆی نەبێ کەس نازانێ پاداشتی ڕۆژوو چۆن. ڕەمەزان مانجی بەخشندەییە. كان أجود ما يكون رسول الله صلى الله عليه وسلم في رمضان. لها مسافكاني صالدا ببخشندترين كاتكاني بيغمر صلى الله عليه وسلم مانجي رمضان. كان لا يسأل شيئا إلا أعطاه. لرمضان داوي هرشتي لي بكرا لتوانا هبوا دسي برويك سونانا أماش درس عبرة بو همومان چی چاکەمان پێکرێ هەلو فرسەتە ئەم ڕەمەزانە با لە دەستی خۆمانی نەدەین. ئەخر نەهاقی سەلمانی فارسینیا فەرمێ شەهر المواساتە، کاکە مانجی چاکردنی پەیوەندیەکانە، مانجی بەدەمۆچوونی مسڵمان و لێ قەوما و هەژار و ئەوانی نەخۆش و بێدەرەتانن. خۆ هەر هیچ ناکەی وەکو ئیمامی عوثمانە فەرمێ هذا شەهر زەکاتیکم، ئەم مانگە پێویستە زەکاتەکانی ماڵەکانتان ببەخشن لە ڕێی خوایە بۆ هەژاران، چکە ئەو زەکاتە هی ئێوە نییە و پارێ. وفي أموالهم حق معلوم للسائل والمحروم. هو پارەی فەقیرەکانە لای توێ دەبێ بۆیان بجێڕیتەوە.